دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆر بۆ پێگەاندنی بەرهەمی کشت و کاڵی ناوخۆ مام ئەحمەد کە خاوەن باخی کشت و کاڵیە ئێستا هەرخۆی بووە بە فرۆشیار بەرهەمی دەستەماندوەکانی هێناوەتە سەر شەقام تا بازاڕیان بۆ دروست بکات و ساغیان بکاتەوە. بەرهەمێنانەکەی زۆر زەحمەتە زۆر ڕزالەتە لەبان ئەوە ئەمانەوە سەرفیکەین بۆ ماسەرف نابێت ناچارین دی لەبان ئەم جادێ لە ناو ئەم تۆز و خۆڵە خۆمان سەرفیەکەین بەدەستی خۆمان ئەیچنین و بەدەست خۆمان هێنی سەرفیەکەین کەس نییە لێمان وەرگێ کەس نی هاوکاری ماکە کەس نییە دڵخۆش ماکە هەرچیەتی ئەبێتە بار بەسەرمانەوە. جوتیارانی سنووری کەرکووک نیگەرانن لەو ئاستەنگانی دێنە بەردەم بە بازارکردنی بەرهەمەکانیان باس لەوە دەکەن لە بازگەکان گرفتیان بۆ دروست دەکرێت هاوردەکردنی بەرهەمی دەرەوەش بە قاچاق وای کردووە بازاڕی بەرهەمی کشت و کاڵی ناوخۆ لاواز بێت. بازارکردنی چۆنەوە دایکەینە ئەلۆک کەس لێمان ناکرێت ناچاری مینە سەرم زادێ دێنە سەرم زادێ ساقیکەینەوە خۆ زای ڕێگەشی خەتەرە باش نییە وەکو هەموو بەرهەمبوومەکانی کشتتوکاڵ لە زراعەکان لەوێ لە سەرەکان نایلن ئەین ئەلوەکان ساغ نابێتەوە وەکو ئاژەڵدار ئێستا ئاژەڵدار زاروایە سوار حیوان پێ لە سەرەکان نایلن کە حیوان خۆمانە ئەمرن لە کەلی سمالی سەیتەرە هەیە لە مەفرەقشوان نایلن. ناوەندی ڕاهێنان و ڕێنمایی کشت و کاڵی کەرکووک جوتیارانی دەوروبەری کەرکووکی کۆ کردوێتەوە بۆ گوێگرتن لەو کێشە و گرفتانەی بەردەم بە بازارکردنی بەرهەمەکانیان بەڕێوبەری ناوەندەکەش دەڵێت بازگەی هێزە عێراقیەکان ئاستەنگی زۆریان لە بەردەم بە بازارکردنی بەرهەمی کشت و کاڵی کەرکووک دروست کردووە. جوتیار گلەی زۆرە ینی لەو بارەوە ئەوی شەوەیە لەو کاتێک کە جوتیاری خۆمان بەروبوومەکەی کەوێتەوە بازار ینی سنوورەکان ناگیرێت بەروبوومی دەرەوەی حدودیەتە کەرکووک ئەوەی واکە کەوا منافەسەی جوتیارەکانی خۆمان بکات. بەپێی ئاماری کشت و کاڵی کەرکووک نزیکەی 1000 جوتیار کە ساڵانە بەرهەمی ناوخۆ بەرهەم دێنن زیانی زۆریان بەرکەوتووە بەهۆی نەبوونی پلانێک بۆ بە بازارکردنی بەرهەمەکانیان لە وەرزە جیاوازەکاندا. ئاسۆ ئەحمەد کورسات نیوز کەرکووک.